سرس بدهیا افرو به آمده بونا قوبا طالبانی و به صدان اندام و کادر و آلیگرین ایکتی چالاکیک جبوی سریخستنا لسا 162 ایکتیان اجتماعی کردستان لسنور قضای بردرش هات اساس کرن. دگوتنه که دا قوبا طالبانی را گهاند به تیوی ام تیمکا به حزب هنیرین بغدا هیام بخواه پاشتروژا خواه به دستخواه بینین و دخواست جماوری ویده کر پشتوانیا کاندیدین ایکتی بکن و روژا دنگدان همی پیک و به دنگ خواه پاشتروژا خواه گش بکن. بۆیە ضرورە ئەم جۆش و خرۆشە ئەم حەماسەتەی کە لێرە ئەیبینم ئەم تاقە وزەی کە لێرە ئەیبینم بیگوازینەوە بۆ سەر سندوقەکانی دەنگدان هەڵبژاردن بە ئاهەنگ و بە جۆش و خرۆش نابرێتەوە هەڵبژاردن بە دەنگا ئەبرێتەوە بۆیە ضرورە خۆتان کەس و کارتان نزیکەکانتان پشتیوانی کۆمیتەکەتان بن پشتیوانی کاندیدەکانتان بن پشتیوانی لیستی یەکێتی بن لیستی شەهیدان لیستی 162 بن تاکو 12/5/2018 مفاجئەیەک بنینەوە مفاجئەیەک بتەقێنینەوە کە ئیسپاتی کەین کە یەکێتی نیشتیمانی کوردستانە و هێزەیە کە ئەتوانێت مافە دەستووریەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان بپارێزێت. بشرا قوبا طلبانی سر قضای شیخانده و بجدار بو لمراسم بفرمی ناساندنا کاندیدین لسا 162 لسنور پارزگاه موصل و دگوتنه که دا قوبا طلبانی را گهاند ایکتیان اجتماعی کردستان هر دم پشتوان همی پیکاتین جداجدوان کردستان بویه و دخواج همی پیکاتین و پارزگاه کر لروژا دنگدانه بزاوا سریختنا لسا 162 یا سرکمام جلال بدن. زۆر خۆشحاڵم ئەڤڕۆ لەگەڵوە ئەم هەمی پێک بە بەشداریە مەراسیمە ڕاگەیاندنە لیستە ژمارە 162 لە سنوورێ پارێزگەها نەینەوا دەکەین. هەروەسا خۆشحاڵم کو لیستێوە تەعبیر لە چەپکە گوڵەکەی هەواڵ مام جەلال دەکات. هەواڵان ئەم هەڵبژاردنە بۆ پەرلەمانی عێراقیە بۆوی مەبەستێ بە پێویستە بە تیمێکی شارەزا و بە قووەت هەیە داکو لە بەغدا دیفاعێ لە مافێت دەستوری و ڕەوایەت گەلێ مە بکەن تیمێکە بەهێز دەکارێت سیاسەتا ئێکێتی بە باشی جێبەجێ بکەن دەکارێت درێژەیی بە ڕێبازە پیرۆزە هەواڵ مام جەلال بدەت ئەوژی شەراکەتە ڕاستەقینەیە لە عێراقێ سیاسەتا تەوافقا سیاسی و نیشتیمانیە لە عێراقێ سیاسەتا مەبدەئی جێبەجێکردنا مادەی 140 لە دەستوری عێراقێ سیاسەتا ڕاگرتنە هەفسەنگی و مەبدەئی پێکڤەژیان و هەفت و قبوڵکردنێ لەورە لازمە ئەم هەمی خەبات بۆ سەرخستنا لیستە سەرۆک مام جەلال بکەین بژی لیستی یەکێتی بژی لیستی شەهیدان سلااو بۆ جەماوەری پارێزگانەینەوە سلااو بۆ گیانی شەهیدان. لداویه دا همی کاندیدین ایکتیان اجتماعی کردستان بو جماوری سنور پارزگاه موصل هاتنه ناساندن کادر و بربجن ایکتی جی سوزان و جاره همی حول خواه بیغنکار بو سریخستان لسا 162 داکومان و دخوازین کردان لبغدا بهنه پاراستن. از وکی کاندیده که لیستا 162 یا پارزگاه نینوا جماره نو لیستا شهیدان از وکی نوینره که عشیرتا شهیدان عشیرتا هرکیا 400 شهید دار و شرانه دا هم بلین دو پاد که نبو سرکرداتی های کتی نیشتیمانی کردستان هم دل بردوام بی سر بازا جناب امام جلال با آزاد کردن همو پارچت کردستانه با چاره سرنا همو کیش و قیران تایل کردستانه از دبم پارزره کی سخت دفاع داکوکیل همو مافی ملت خود کم راستی واحد دکم اورو لجان لدای بوم که اوسوز و خروش و جوشی خلقم دید کلاب قضای شیخان که و بجوشی خروش و هاتون با پیشوازی لیستی 162 بررس مام جلال سمام الامان براستی خلق که زور لاین خوشویسته که لیست کمان پیش کوتوا. دوان هدو مراسمان دا جماوری کدی جارکادن دو پاتی لسر بردامی خباتا سرک مام جلال دانو او همی حولین خوابیخنکار دا کود به حلبجارنه دا لیستا 162 به هزکا مزن و بر بغدای بره بکبن و بشن
ماف و دەخوازین کوردان بەدەست خوە بینن. دلبرین غازی، کورسات نیوز، قەزەیا شێخان.